منداڵینە دیاریم بۆ هێناون. دیاری؟ ئۆ دیاری! ئۆ ئۆتۆمبیلێکی نوێ هەروها فڵسەی بۆیە کردن پاس دایکە ئانە هیمنن ئەوانە هیمنن مەیان بە واز بێنە بیاندەوە هیمنن. باشە منداڵینە وا دیارە پێویستمان بەوانەیە کە بۆ دابشکردنی یاریەکان لە نێوان خۆتاندا. پیاوێک کێڵگەیەکی دروست کرد. پێتان وایە کە هەموو ئاژەڵەکانی زیندانی کردبوو لە لای خۆی؟ نەخێر. ئەو هەموو ئاژەڵەکانی خۆش دەویست ئاژەڵی جوان و بچووکیش. بەڵێ ڕاستە پیاوەکە هەموو شتەکانی دابەش دەکرد لەگەڵ ئێمەدا. بۆیە پێتان وایە کە ئێوە ئێستا پێویستە چی بکەن؟ ئێمە تیمێکی زۆر باشین. بەڵێ دەتەوێت تاقی بکەیتەوە؟ دەتەوێت تۆ یەکەم جار بیکەیت؟ بەڕاست؟ ئامادەیت؟ بڕۆ!